سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پێر پێتان دەگەمەوە. لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە میرات دەکەین. پرسیار ئاڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا میرات چییە و چۆن دابەش دەکرێت و بەکێ دەدرێت؟ ئایا میرات کە لە دوای مرۆڤ بەجێ دەمێنێت تەنها لایەنی مادی دەگرێتەوە؟ ئەی لایەنی معنەوی لەم بابەتە تا چ گرنگیەکی هەیە؟ ئایا تاکەکانی ئێمە لە کۆمەڵگەدا ئەوەندەی لە بابەتی میراتدا گرنگی بە لایەنی مادی دەدەن ئەوەندەش گرنگی بە لایەنی معنەوی دەدەن؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە گوێبیستی میوانەکانم دەبین. بەڵێ سوپاس و ستایش بە پەروەردگار، سڵاو درود لە گیانی پاکی پێغەمبەر و هاوڵانی. ڕاستیە میرات بابەتێکی پەرستشە، فەرمانەکە لە فەرمانەکانی پەروەردگار. ئەم دینەی خوا ئەوەندە گشتگیرە، زیندوو مردوو تیایدا بێبەش نییە. میرات ئەتەریکە بە زاراوەی فقهی واتە ئەوەی کە بەجێ ماوە لە مردوو. مەرجی میرات ئەوەیە، چەند مەرجێکمان هەیە بۆ میرات. یەکێک لەوانە بە نیکاحی شەرعی، واتە دوو غەریبە لە یەکتری ئەبن بە ژن و مێرد میراتی یەکتری ئەبن، نیکاحێکی شەرعی پاک و تەمیز. دووهەمیان یەکێک لەو بابەتانی کە مەسەلەی میراتە، ئەویش ئەوەیە کە باوکایەتی و کەسایەتی، باوک و دایک، کوڕێتی کچێتی، واتە باوک لە نەوەکانی ئەبا، دایک لە کوڕە و کچەکانی ئەبا، کچ و کوڕیش بە هەمان شێوە لە بابە و دایە میرات دەبن. و بابەتێکی تریشمان هەیە لەو بابەتانە کە هەر عەلاقەی بە نەسەبەوە هەیە کە بریتیە لە برایەتی و خوشکایەتی. ئەمانە هۆکاری میراتگرن بە مەرجی تایبەتی خۆی. و ئەو پێوانەی کە پەروەردگار پێوانی پێکردووە زۆر بەڕەحمە، زۆر حەقەکانی مافەکانی لە شوێنی خۆیان داناوە. هەر دەستبردنێ بۆ میرات بەڕاستی دەرچوونە لە حوکمی خوا. لە کاتێک لە دەقی قورئان و سونەت لا بدەین لە تەوزیعکردنی میراتە، ئەو دەرچوونە لە حوکمی خوا و پەیوەستبوون بە میراتەوە، ئەوەی کە لە شەرعی خوایە هاتووە، ئەو پەڕی سۆزی و میهرەبانی و ئەو پەڕی پەیوەستبوونی نەوەکانە بۆ یەکتری. لاینی پیرۆزی ئیسلامە سەرۆت و سامان مەبەست نییە، پەرستش و کەسایەتی و دۆستایەتێکە مەبەستە. بۆیە خوای گەورە ئەو ماڵە لە دوای مردوو پەرش و بڵاو ئەکات بەسەر هەموو ئەو کەسانی کە پلە یەک یا پلە دوون لە ئینسانەکانەوە نزیک. ڕاستیە ئەوە تۆمەتێکی زۆر گەورەیە کە بیگەینە پاڵ شەریعەت کە زوڵم لە ئافرەت کراوە، هەرگیز وان نییە. لە چەندها پێگەی قورئانی پیرۆزدا خوای گەورە بەشی ئافرەتی زیاتر داناوە. یەکێک لەوانە کچێک، ئەگەر کچێک 100 مامی هەبێ، تاقە کچ بێت، کاتێ باوکی ئەمرێ نیوەی میرات دەبات، نیوەی میرات دەبا. واتە بەقەدەر هەر 100 مامەکە ئەبا کە هەر 100یان نێرینەن و لە باوکیشانەوە بۆ باوکیان برای دایک و باوکی باوکیان. ئەگەر دوو کچ بەیەکەوە بوون، یا دوو خوشک برایان نەبوو، یا دوو کچ برایان نەبوو، واتە مردووەکە کوڕی نەبوو، ئەم دوو کچە ثلوثا، واتە دوو لەسەر سێی هەموو ئەو ماڵە ئەبن. ئەگەر چەندەها نێرینی مامیان هەبێت، زۆر لە مامیان زیاتر ئەبن و زۆر لە باپیرشان زیاتر ئەبن کە نێرە و کە حەقی بەسەر باوکیانەوە هەیە. ئەمانە کۆمەڵە بابەتن کە ئاینی پیرۆزی ئیسلام دیاری کردووە و بە شێوازێ لە شێوازەکان ئەوەی کە زوڵمەکە بەڕاستی نەریتی خێڵەکیە، ئەوەی کە زوڵمەکە مرۆڤەکانن کە ستەمەکەن. یەکێک لەو شتانی کە زۆر دیاری دێ ئێستا باوە ئەوەیە کە برا دەیەوێ هەموو بەشی خوشکەکان بخوات، دین لەمەبەریە و ئەمەش بە زوڵم ناوزەند دەکات. واتە براو خوشک بەیەکەوە، واتە ئەگەر خوشک و برایەک بوون، خوای گەورە ئەفەرمێ للذەکەری مثل حەظ الأنثەیین، کوڕ دوو ئەوەندەی کچە بات، ئەمەش بنەمای سۆز و بەزەیە. ئەمە بنەمای پەیامێکە بۆ کوڕ کە تۆ دوو ئەوەندەی خوشکت برد، یعنی تۆ لە بری باوکی ئەویت، واتە ئێستا نەک هەر برای، بە سۆز و میهرەبانی باوکیشیت. کاتێ ئەو بەشەی بۆ دانراوە لەلایەن پەروەردگارەوە، کۆمەڵە حیکمەتی ئیلاهی تێدایە. ئەگەر دایکی مابوو کوڕ پەیوەسترە، ئەو ئافرەتە ئەو خوشکەی ئەم کوڕەکە نیوەی براکەی ئەبات، ئەم ماڵی خۆی هەیە، خانەوادەی خۆی هەیە و ئەبێ ماڵی خۆی پەروەردە بکە، مناڵی خۆی پەروەردەکە. بەس لە ڕووی شەرعیەوە ئەم کوڕە مافی دایکیشی لەسەرە و ئەو کاتە دەبێتە جێنشینی باوکی
واتە دەبێت باوکایەتیش لەگەڵ ئەم خوشکایە جێبەجێ بکە. میراث ئەو ماڵەیە ینی بەسەر ئەو ماڵەیە بڕاوەکە لە کەسێک بەجێمێنێ کە ئەمرێ کەسێکە تا نەمرێ پێ ناتێ میراث هەتا ئێستا زانەکان فتوایان زۆر قسەیان زۆر لەسەر ئەوەی کە کەسێک نامرێ پێشەوەی بمرێ ماڵەکەی بەشەکە بەسەر کوڕ کچەکانیە ئەترسێ دوای ئاژاوایان بۆ دوزێ بخوان نتوانن بەشیکەن ئەو پێ ناتێ میراث ئەو پێوترێ بەخشین یان عەتایان هەدیەیان دیاری بەسەر ئەو شتانە. بەڵام میراث ئەوەیە کە ئەو ئینسانە بمرێ و لە ژیانە نەمابێ دابەشی دوای خۆی دابش کراوە خوای گەورە خۆی دابەشی کردووە وخوای گەورە لەبەر زانەکان بۆیە فەرموون عیلمی میراث چکە لە یعنی زانستی میرات دابشکردن ئەوەی لە مردوو بەجێمێنەیە چکە لە عیلمارە گەورەکان چونکە لەبەر گرنگی لەبەر گەورەی ئەو زانستە خوای گەورە بۆ خۆی سەرپەرشتی کردەوە بۆ خۆی دابەشی کردووە لە قورئانە بەجێ نێشتەوە بۆ هیچ کەسێک خوای گەورە لە قورئانە خۆی دابەشی کردووە کێ چەندی بەرەکەوە ئەوش کە لە قورئانە ڕاستەوە خۆ دابەش نەکراوە لە فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەر دابەشی کردووە خوای گەورە ئەوی فێر کردووە کە چۆن دابەشی بکە لەبەرەوە میرات ئەو ماڵەیە کە لە مردوو بەجێ ئەمێنێ و دوای مردووەکە دابەش دەکرێ بەسەر کەسوکارەکانیە بەسەر کەسوکارە نزیکەکانیە ئەوانش دوو بەشن یعنی بەشێکیان پێیان دێ عەسەبە بەشێکیشیان پێیان دێ ذو فرض یعنی خاوەن بەش با بڵێن ئەوانە دوو فەرزن یعنی ئەوانن کە خوای گەورە بەشەکەی بۆ دیاری کردن ئەوانش کە بە عەسەبە ینی دەبەری خزمی نزیکن هەرچی زیاد بۆ ئەدرێ بۆوانەوان ئەوەندە نزیکن لەبەر نزیکی بەشەکانیان بۆ دیاری نەکراوەکو کوڕ و کچی خۆی مەسەڵەن گەر بێکەوە بن اینجا ئەو میراتە بۆ شێوەیە کە خوای گەورە دیاری کردووە بۆ کچ ئەوەندە بۆ کوڕ ئەوەندە بۆ دایک بۆ باوک بۆ باپیر هەمویانی دیاری کردووە و بەشی بۆ دیاریکردن بەبێ کە هیچ کەسێکیان زوڵمی لێ بکرێت چونکە خوای گەورە بە شێوەیەک بۆی دیاریکردن طبیعەت و سروشت و فطرەتی ئینسانەکان نەزانێ بۆ شێوە دابەشی کردووە بۆیە فەرمێن للرجال نصيب مما ترك الوالدان والأقربون وللنساء نصيب مما ترك الوالدان والأقربون نصيبا حقا مما قل أو كثر نصيبا مفروضا اینجا کەم بێیان زۆر بەشێکی نەسیبە مەفروضە ینی بەشێکی دیاری کراوە خوای گەورە دیاری کردووە فەرزی کردووە بەشی کردووە جای کردوێتوانێ خوای گەورە بۆیان ئەو میراتەیە کە لە ئینسان بەجێمێنێ هەر شتێک کە لەو ئینسانە بەجێ مابێت ملکی خۆی بووبێ و لە سەردەمی خۆی بووبێ ماڵی خۆی بێ ئەوە ئەبێتە میراتی دابەشەکرێ بەسەر مردووەکانە بەڵام دوای مردنی مردووەکە بۆ خۆی لە دوای مردووەکە لە دوای ئەوەی کە 3 ڕۆژ بە مردووەکە مرد ئەو 3 ڕۆژە پێێت تعزیە ئەبێستان کەیف خۆشی شتیوا دەرنەبڕێ بە تایبەتی بەهۆی ماڵوەرگرتنەوە غیری ئەو 3 ڕۆژێتر ئەتوان دابەشیگەن و باشترین کاتیش بۆ ئەوان ئەو کاتێکە گونجاو بۆ عیلەکەیان بۆ خانەوادەکەیان جاریوە ئیوا لە دوای 3 ڕۆژ گونجاویوە لە دوای 3 مانگ گونجاوە ئەو گونجانە شەرع مەجالیەوە لە دوای 3 ڕۆژ بە دواوە دابەشیکەن بەڵام ئەوەی کە زۆر دواخرێ جاریوا ئەوەنە دوایەخن بەشێک لەوانە کە میرادەگرن ئەمرن ئەم میراتە بۆ دنیاە بۆیە خوای گەورە دایناوکە لە دنیا بەشەکەیان بدرێتێ و لە دوای مردووەکە خێرێکیش بۆ مردووەکە بچێ و ئەمانیش دوعای خێر بۆ مردووەکە بکەن و قازانجێکی لێ بکەن بەڵام زۆر کەسێ دابەشی ناکا بەسەرن لیانە بێ برا گەورە ناڵە دابەشکەن یان لە بەشی ئافرەتەکان مێن یان کچەکان بێبەشکەن یان مەسەرەن هەر عیبە خوشک وەریگرێ یعنی خوای گەورە دایناوە خەڵقانێکی دەڵێن وەڵا عیبە خوشک وەریگرێ خوای گەورە بەشی برای داناوە بەشی خوشکیشی داناوە خوای گەورە بەشی پیاوی داناوە بەشی ئافرەتیشی داناوە ئەوە یعنی بەڕاستی گوناحێکە بێ خەڵقی ئاگادار بکرێن لەوەی کە ئەڵێن وەڵا عیبە ئافرەت وەریگرێ وەڵا عیبە خوشک وەریگرێ گەر خوشک وەریگرێ حەق نییە دوای بچێ ڕووی بێ سەردانی ماڵی براکانی بکە ئەوە قسەیە کە ڕەتدانەوەی خوای گەورەیە ڕەخنەگرتنە لە خوای گەورە خوای گەورە بەشی خوشکی داناوە بۆ پیاوەکە عیب نییە کە خوا بۆی داناوە ئەی بۆ خوشکەکە عیبەکە ئەوش هەر خوا بۆی داناوە بۆ مەسەرەن بۆ پیاوەکان عیب نییە بۆ ئافرەتەکان عیبە لەبەرەوە خوای گەورە دایناوە هەر کاتێ مردووەکە مرد تەواو بوو دوای 3 ڕۆژەکە تەعزیەکەی تەواو بوو کە تەعزیەی هەموو کەسێ 3 ڕۆژە دیارە هەمووان نەزانین ئیلا هاوسەر نەبێ بۆ ژنەکەی ئەگەر پیاوێک مرد ژنەکەی بێت 4 مانگ و 10 ڕۆژ تەعزیە بۆ دانێ ئەو توان دوای 4 مانگ و 10 ڕۆژەکە تەوزیعەکەن ئەشتوان هەر دوای 3 ڕۆژەکە تەوزیعەکەن بۆ گوناحبار نابن میرات لە شریعەتی ئیسلامە
برێتێ لەو ماڵ و سەرۆت و سامانەی کە لە دوای مردوو جێ ئەمێنێ دیارە ئەوەی کەوا پەیوەندی بە مردووە هەیە و ئەوەی لە دوای مردوو جێ ئەمێنێ 5 حەق پەیوەندی پێوە بەسێ ئینسان کە لە ژیانە هەیە بە نسبەت مردۆکە خۆیەوە لەسەر زیندۆکان 4 شت واجبە کە بۆی جێبەجێکەن یەکەم شۆردنی دووهەم کفنکردنی سێهەم شاردنەوەی چوارهەم نوێژ لەسەرکردنی دووهەم ئەوەی کە واجبە لەسەر مردوەکان چییە بە نسبەت ئەوەی کە لە مردوەکان جێمێنێ 5 ماف پەیوەندی ئەبەسێ بە ماڵی مردۆکەوە یەکەم ئەو شتێکەوە ئەم مردووە کڕیوەتی و ماوە مەسەلا خانوویەکە ڕەهنێکە شتێکە ئەمە یەکێکە لە مافەکان یەکێتریان ئەوەیە کە تەکفینکردنی مردووەکە یعنی حەقی شاردنەوەی هەتا ئەو کاتێک کە ئیخەنە ناو گۆڕەکەی خاڵی سێهەم ئەو قەرزانەیەکەوە لە ئەستۆی مردووەکەدایە خاڵی چوارهەم تەنفیسکردن و جێبەجێکردنی وەسیەتی مردووەکەیە خاڵی پێنجهەم و کۆتایی عیبارەتە لە دابەشکردنی ماڵەکەی ئەوەی کەمایەوە بەسەر میراتگرەکانی ئەمێرات ئەوەیە لە شریعەتی ئیسلام عیبارەتە لەوەی کەوا لە دوای ئەو مردووە جێ ئەمێنێ بەم تەرتیبە یەک بە دوایەکەکانە جێبەجێ ئەکری خوای گەورە زۆر بە واضحی زۆر بە سەراحەت زۆر بە جوانی ڕوونی کردوتەوە لە قورئانی پیرۆزە أفرمي للرجال نصيب مما ترك الوالدان والأقربون وللنساء نصيب مما ترك الوالدان والأقربون مما قل منه أو كثر نصيبا مفروضا نصيبا يعني بشكي دياري كراو خواي قورا تقسيمي كدو بشكاني همو دياري كدو هي بياو هيشن لقرآني بيروزا بشكاني دابش كرو بوي كوا خلق استمنكا لەوانەی کەوا شێردەستن یان ناتوانن یان نەزانن یان عقلان پێناشکێ بۆ ئەوەی کەوا ئەوانەی کە بەتوانان یان دەسڕۆن زوڵم لەوانە نەکەن کە لە ژێردەستیانە کاتی وا هەیە پیاوێکە وەفاتەکە ئەم پیاوە سێ و چوار کوڕ و سێ چوار کچی هەیە کوڕەکان ماڵەکە بەشەکەن و کچەکان بێ بەشەکەن جاری وا هەیە مەسەلەن برا بەش خوشکەکەی نادا ئەڵێ لە بەرەوەی کەوا شووی کردەوە ها لە ماڵی مێردی خۆیان بەش و حەق و مافێ شەرعی کە خوای گەورە بۆی داری کردووە نایداتی ئەمە زوڵمێکە خەڵک ئەیکا خوای گەورە نەیکردووە خوای گەورە ئینسانەکانی بە یەکسانی دروست کردووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پیا و ژن و مرۆڤەکان هەمویان وەکو دەنکی شانەوەن هیچیان فەزلیان بەسەر هیچ شتێکانانەیە ئیلا بەچی نەبێ ئیلا بە تەقوا نەبێ خۆلویا پیا و ژنی جا نەکردوێتەوە اینجا ئەم ئاەتە قورئانیە سەریحە لەوەی کە خوای گەورە مافی ژن و پیاوی دیاری کردووە بەڵام مافەکان فەرقیان هەیە مەسەلا خوای گەورە هەر لە قورئانی پیرۆزە لە سوورەی نیسا تەقسیمی کردووە یعنی بەشەکانی دیاری کردووە بەش لە قورئانە یان نیوەیە یان دوو لەسەر سێیە یان سێیەکە یان چوارێکە یان شەشێکە یان هەشتێکە ئەمە ئەم خوای گەورە ئەم شەش بەشەی دیاری کردووە بە نەسی قورئان بۆ هیچ کەسێک و هیچ قانون و هیچ یاسایەک نییە کە دەستکاری ئەم بەشانە بکە ئیتر نەفەرەکانیش دیاری کراون یعنی نیوە بۆ کێیە سولوس سەیەک بۆ کێیە چوارێک بۆ کێیە شەشێک بۆ کێیە هەشتێک بۆ کێ عقد میرات شێوازێکە کە خۆی گەورە میهرەبان لە قورئانە باسی میراتی کردووە و هەروەها پێغەمبەری ئیسلامیش باسی میراتی کردووە یعنی بەڵگا لەسەر ئەوەی کە یەکێک بمرێ و میراتی لێ ببرێ ئەوڵەن قورئانە دووەم سنەتی پێغەمبەر عەلەیهی سەلام سێمین ئیجماع میرات بریتیە لەو مەسەلەن کەلوپەل و پارە و دارایی و ماڵ و سەرۆت و سامانەی کە خاوەنی کە مردووەکە بەجێهێڵێ کە خاوەنی ئەو کەلوپەل و سامانەیە ئەم پیاوە کە ئەمرێت ئەو داراییە بەجێهێڵێ یان ئەو ماڵە بەجێهێڵێ یان ئەو سیارە بەجێهێڵێ یان هەر یعنی شتێک کە موڵک بێت و سەرمایە ئەو بێ بەجێ بێڵێ ئیتر ئەوە بێتە میرات ئەو میراتش دابەشەکرێ بەسەر میراتبەرانە جا لێرە میرات وەکو قورئان باسێکە ئەفەرمێ فنصيبا مفروضا يا فنصف ما فرضتم ئەمە لێرە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ینی بەشی دیاری کراوە هەیە لە قورئاندا بۆ ینی ئەوانەی کە پاش مردووەکە بەجێ ئەمێنن و هەروەها پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام ألحقوا الفرائض بأهلها فما بقي فلأولى رجل ذكر أما حديثك متفق عليه واتى إمام البخاري ومسلم رواياتيان كرو رحمة الله عليه
فەرمیێتی ئێوە کە شخصێک ئەمرێ ماڵ و سەوت و سامانەکەی کە دوای بەجێماوە بیدەن بە یعنی ئەوەی کە خاوەنێتی ئەوەی کە بەشدارێتی ئەوەی کە پێی ئەدرێ یعنی لەوانی کە بەشی دیاری کراویان هەیە جارە بێن بەوانە ئەنج دوایە گەشتێکی لێمایەوە بیدەن بەوانەی کە بنە عەسەبە ئێستا عەسەبە مەسەلەن وابێ مەسەلەن کوڕە کچە وابێ کوڕە وابێ کوڕ و کچە کە بەیەکەوە بن وابێ براو خوشکە ئەبێ بیان دەنێ جا لەبەرەوە قورئان بۆمانی باس کردووە فەرائیز ئەبینی پێغەمبەری خوا لە حەدیث را فەرمێ علموا الفرائض وعلموها الناس ئەفەرمێ ئێوە فێری علمی میرات ببن و خەڵقیش فێری علمی میرات کەن خۆتان فێری ببن بۆ و خەڵقیش فێر بکەن بۆ ئەوەی ئەو عیلمە لە ناو خەڵقا بە سابتی بمێنێتەوە چونکێکین پێغەمبەری خوا ئەفەرمێ من فإني مقبول من يعني پیاوێکم لە ناوتانە ئەڕۆم بەردەوام لە ناوتانە نامێنمەوە کە یعنی پرسیارم لێ بکەن دەربارەی فەرائیز و میرات من بۆتان باس دەکەم من بۆتان باس دەکەم جا لێرە کە پێغەمبەری خوا ئەفەرمی علموا الفرائض وعلموها الناس ئەفەرمێ فإني امرؤ مقبول پێغەمبەری خوا ئەفەرمێ من شخصێکم کە ئەمرم و بەجێتان هێڵم لەبەر ئەوە ئێوە فێری فەرائیز ببن بۆ ئەوەی کەوا خەڵقی فێری فەرائیز کەن خەڵقی فێری میرات کەن چونکە پێغەمبەری خوا فەرمووی ڕۆژێک بەسەر ئوممەتەما یێت شخصێک ئەمرێ کەسیان دەست ناکەوێت میراتەکەیان بۆ بەشکا بە شێوازێکی شەرعی لەبەرەوە فیتنە و ئاژاوە لە بینیانە دروست دەبێت کێشە لە بینیانە دروست دەبێت یعنی مەسەلەن تماشاکەی زانایەکیان دەست ناکەوێت میراتەکەیان بۆ بەشکا یعنی ڕۆژێک دێتە بەرەوە کە ئەم علمی فەرائیزە یعنی عالمەکان کە علمی فەرائیزان ئەمرون نامێنن کە نەمان ئیتر خەڵکێک نامێنێ کە میرات بەشکە لەبەرەوە کێشە دروست دەبێ نیزاع دروست دەبێ جا لەبەرەوە قورئان باسی کردووە کە ئەو بەشانەی دیاری کراون شەشن یەکیان نیسفە واتە یعنی نیوەی ماڵەکە ئابا یەکیان ڕبعە واتە یەک لەسەر چوار یەکیان ثولثە یەک لەسەر سێ یەکیان ثولوثانە دوو لەسەر سێی ماڵ یەکێکیان ثومنە یەک لەسەر هەشت یەکێکیان سوسە یەک لەسەر شەش ئەم شەشە یعنی مەسەل لە قورئاندا دیاری کراوە جا لەبەرەوە ئەم شەشەی دیاری کراوە مەسەلەن نیسف بۆ کێ و مەسەلەی چێ بۆ کێ و ئەمانە جا بەڕاستی قورئان کە پێمان ڕائەگەیەنێ بەشی دیاری کراو و پێغەمبەری خوا پێمان ڕائەگەیەنێ بەشی دیاری کراو ئەمە فەرزە و واجبە لەسەرمان کە لە کاتێکە یەنی شەخسێک مرد ئەوەی کە میراتەکەی هەیەتی دابەشیکەن لە بینی مەسەلەن کوڕ و کچ و ژن و مناڵ و براو کەس و کارە بە شێوازێکی شەرعی یعنی بەشی کێ دیارە بابی دەنێ بەشی کێ دیانێ تەبعەن نایدەنێ جا لێرە ئەبینین یان ئەبیسین هەندێک جاری وا هەیە شخصی وایە ئەمرێ کوڕەکانشی میراتەکان بەشی خوشکانیان نادەن یان بەشی ئافەتەکان نادەن شخصی وایە مەسەل ئەمرێت ماشاکەی بەشی دایکی نادا بەشی خوشکی نایە ئەلێوان ئافەتم بۆ چیان یان منەوە خوشکمە شووی کردووە بۆ بیبا بۆ مێردەکەی یان مەسەلەوە کچمە شووی کردووە بۆ بیبا بۆ مێردەکەی ئەمە یعنی بە حەقەت ناشەرعیە و شتێکی خراپە کوڕ و کچ یا براو خوش ئەمانە بەشدارن ئەبێ مەسەل هەر یەکەی بە شێوازی خۆی میراتەکە بەر هەستی دارایی نییە و بەس کاتێک کچێکمان هەیە بابی ئەمرێت وەلی ئەمر دوای ئەو برایە میراتگیری ئەو سۆز و مەحەبەی بابەشە ئەو کاتە مافی بەشودانی هەیە ئەگەر وەلی ئەمر ئامادە نەبێت نیکاحەکە باتڵە بێت واتە ئەو پەیوەستبوونی هاوسەر گیریە سەقام گیر نابێت واتە کاتێ برا جێبابە ئەگرێتەوە بەڵێ میراتگیری ئەو فەرمانەشە لە کوڕە گەورەوە واتە لە برای گەورەوە دەست پێەکە ئەگەر نەبوو مام چۆن میراتی باوکی ئەبات کاتی ئەم کچە برای نەبوو بە هەمان شێوە میراتگیری ئەو سۆز و مەحەبەتەشە واتە جێی باوکی ئەگرێتەوە لە بەشودان و لە کۆمەڵە بڕیارە مشاورە بە یەکتری ئەکەن و بە وجودی ئەو لە ڕوو شەرعیەوە جا سەقام گیرە بێت بەتەکید کاتە دەبینی بابە لە سەدینێکی پەرستشێکی تەوحید دوور لە شیرک و لە بیدعە و لە خورافە بووە ئەوەش جۆرێکە لەو سۆز و نەریتە و یعقوبی نەبی سەلات و سەلامی خوای لێ بێ پێشەوەی بمرێ وەفاتکە یەکێک لە هەرە وەسیەتە سەرەتاکانی ئەوە بوو ما تعبدون من بعدی دوای من پەرستشی ئەو بوو کێ وتیان پەروەردگاری باڵا ئەڵڵای بێشەریک و بێهاوڵ لەبەرەوە
کۆمەڵێک بابەت هەیە لە میراتە حەزەکەم وەک موسڵمان وەک کۆمەڵگە زۆر ژیرانە بیرکەینەوە. بەڕاستی ئێستا ئەلئان ئەبینم کە نەریتێکی زۆر نەخوازراو کوڕ یا کچ هێشتا بابەی نەمردووە داوای میراتەکە. ئەمە یەکەم عقوقە، ئەمە زوڵمە لە دایە و بابا ئەکرێ. پێشەوەی بمرن میراتەکەیان پێبەژەکەن، ئەوە شتێکە مخالەفەی شەرعی خوایە. هێشتا نەمردووە چۆن میراتی پێبەژەکات، یان چۆن ئەیکا بە مردوو، چۆن هەموو سەرەت و سامانەکەی ئەوە زیندووە. ئەم یعنی پەیامێ بۆ ئەو کوڕ ئەو کچانە دڵنیام لەوەی ئەگەر تەوبە نەکەن یا ئەگەر دایە و بابە گەرنیان ئازانەکەن نامرن تا ئەو تۆڵە نەخۆن، تا ئەو زەبرە نەخۆن. چونکی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ ئازاری دایە و بابە با لەن یەموت نامرێت حتا یەذوق وەبال ئەمریه، تا خوا ئەو تۆڵی لێسێنێ. نامرێ ئەوەی ئازار و دایە و بابە بدا تا خوا تۆڵەکەی لێسێنێتەوە ئەم جارە ئەمرێت. میرات ئەوەی کە ئێمە بخۆن پێ لە میرات یان ئەو میراثە لە زمانی عەرەبیە وەکو باسم کەلیمەکە دابڕاوە بردراوە بەسەر چیە؟ بەسەر ماڵە، بەسەر سەرۆت و سامانە. بەڵام لە ئەسڵا کەلیمەی میراث بە هەموو ئەو شتانە ئەوتێ کە لە دوای کەسێک بەجێمێنێ. وەلیللاهی میراث السەماواتی والئەرض، هەرچی میراسی ئاسمانەکان و زەوی هەمووی بەجێ ئەمێنێ بۆ خوا، بۆ خاوەنەکانیان ئەوەی کە بەزایر خاوەنیان بوون لە مەخلوقی ئەرز و ئاسمان هەموو ئەمرن، کەس نامێنێ ماڵەکە بەجێمێنێ بۆ خوای گەورە. لیمەن الملك اليوم لله الواحد القهار. ئەمڕۆ کوا یعنی خاوەنی مڵکەکان، ساحیبی مڵکەکان، ساحیبی زەوی زار و کۆشکەکان کوا ئەو کاتێکی خەڵق هەمووی ئەمرێ خوای گەورە ئەفەرمێ کوا لەکوێن؟ لیمەن الملك اليوم، ئەمڕۆ ئەم مڵکەوە ئیشەیە بۆ خاوەنەکانیان نابەلاو ئەو کاتا ئەڵێن ئیشێ لله الواحد القهار، مڵکی خوای گەورەیە. ئەم خەڵقە لەژێر دەستیان بوو بە مۆقەت، ئەم خەڵقە خوای گەورە داویە دەستیان وەکو بڵێ پێی سپاردبوون بە ئەمانەت بزانێت ئاشکرای بکات بۆ خەڵقی بۆ خۆیان بۆی چۆنی تەوزیعەکەن، چۆن سەرپەرشتیەکەن، چۆن دەستیان تێچێ. بەڵام لە ئەسڵا ماڵەکە ئی خۆی نییە، چونکە ئەگەری خۆی بێ بەجێ نامێنێ بۆ غەیری خۆی، ئەو بەجێمێنێ. لەبەرەوە میراث ئەم ناوەی کاکتیان میرات یەکسەر هەموو خەڵق عەقلی بۆچی بۆ ماڵەچێ، سەروەت و سامان و پارە و پوڵ و عەرز و خان و بەرەشتیە. بەڵام لە زمانی عەرەبییان لە قورئانە و لە فەرمودەی پێغەمبەرە میراث بە عیلمی ژەوترێ، بە دینی ژەوترێ، بەکاری باشی ژەوترێ. بەڵێ چونکە مەسەلەن یەریثونی وەیەریث من ئالی یعقوب وەجعله ڕەبی ڕەضیە. زەکەریا فەرمێ خوایە لە دوای خۆم مناڵێکم پێ ببەخشە چی بکە؟ یەریثونی، میراتی من بەرێزانەکانە فەرمێ میراتی ئەو چی بووە؟ میراتی خۆی دینەکەی بووە، میراتی ئالی یعقوب ئەخلاقەکەی بووە. یان بە چوار شێوەزانەکان تەفسیریان کردووە. میراتی من بەرێ بازەکە فەرمون، بازە لە زانەکان فەرمون مەخسەی ماڵە، میراتی من ماڵەکەم و ئالی یعقوبیش یعنی دینداریەکان. بەڵام ڕەئی زۆربەی زانەکان لەسەرەوە یعنی میراتی من بەرێ یعنی بێت دینەکەی من بگرێتە ئەستۆی خۆی، دینەکەی من جێبەجێ بکە و ئەخلاق و دینی بەرەی باپیرەکان و باوە گەورەکانیشم کە یعقوب ئەوانن، ئەو میراتی ئەوانش کە دین و دینداری و ئەخلاق ئەوش جێبەجێ بکە. کەواتە ئەو داوای میراتگرێکی کردووە، میراتگر بێت چی بکە؟ هەتا لە فەرمودەی پێغەمبەر هاتووە کە پێغەمبەرەکان میراتیان لێ ناگیرێ. بۆیە هەر نیزاعێک کەوتۆتە بینی فاتیمەتو زەهرای کچی پێغەمبەر ڕەزای خوای لێبێ لە فاتیمە و لە بینی ئەبوبەکری سیدیق، چونکە ئەو داوای میراتی پێغەمبەری کرد کە شتێکی زۆر کەم بۆ پێغەمبەر لە پاشی بەجێماوە. بەڵام ئەبوبەکری سیدیق فەرموویەتی پێغەمبەرەکان میرات نابن و پێغەمبەر خۆی فەرموویەتی ئێمە میراتمان لێ ناگیرێ، میراتی ئێمە عیلمە. العولەماء وەرەثەة الأنبیاء، زاناکان میراتگری پێغەمبەرەکانن. وإن العلماء ورثة الأنبياء وإن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما. پێغەمبەرەکانی دینار و درهمیان بەجێ نەهێشتووە دوای خۆیان، علمیان بەجێهێشتووە. هەر کەسێک وەریگرێ فمن أخذها أخذ بحظ وافر، هەر کەسێک من أخذه أخذ بحظ وافر، هەر کەسێک ئەو علمە وەرگرێ یان ئەو میراثە وەرگرێ ئەوە بەشی خۆی وەرگرتووە. کەواتە ئێستا زاناکان کە میراتگری پێغەمبەرن خۆ ماڵی پێغەمبەر وەرناگرن، علمی پێغەمبەر وەرەگرن، فەرمودەکانی پێغەمبەر، بەرنامەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرەگرن و ڕایەگەێنن بە خەڵقیە. بۆیە لە بەنی ئیسرائیلە
بني إسرائيل بيغمر فرمي إن بني إسرائيل تسوسهم الأنبياء فرمي بني إسرائيل چه سیاست و ئیدارەی بنی ئیسرائیلی بەڕێوە برد پێغەمبەرەکان هەر کاتێ پێغەمبەر بمردا پێغەمبەر بەبووە میلادگری لە جێ ئەو دینەکەی ڕائگەاند بەڵام کە پێغەمبەری ئیسلام مرد پێغەمبەری ئیسلام وەفاتی کرد سەلامی خوای لێبێ چێ بوو بە میلادگری زاناکان العلماء ورثة الأنبياء زانا جوركان رحمتي خوان لبي بونا ميلاد قري بيغمبر صلى الله عليه وسلم أو دين أبيان هنا بلاويان كده الروح وجاني خوان كده في داي صدان زانا لصر فرمودي بيغمبر إعدام كراوة جيراوة مثلا حتى أي سجن كراوة بالنسبة ما ميراته كوشي ميرات أو بيناسيك اللي شرع كراوة عبارة اللي كممتلكات بيو بلين شتيك بيك ما بيتو بو أو بياوه بو أو كسا لبو ميرات كراكاني بو أواني كوا ليوان نزيكن لدواي خوي كزور درجة يكو درجة دو درجة سيتا درجة شوار بو مردوكا بالنسبة لا أنا معناه كيوا يعني أو عرف فرزك بسر خلقيا مثلا كسك مع مسايا خوش وایە چاک وایە جوان وایە کوڕەکەشی مامۆستا بێ کەسێک دکتۆرە چاک وایە کە کوڕەکەشی دکتۆر بێ بەڵام وەکو میرات خوای گەورە داینەناوە کە هەر کەسێ مامۆستا بوو ئیلا ئەبێ کوڕەکەشی مامۆستا بێ فەرز بێ یان دکتۆر بێ کوڕەکەشیارە بێ فەرز بێ چون ئەگەر وا بێ ئەبێ ئەم عیلمە لە کەسێکەوە نەچێ بۆ کەسێکی کە یان ئەم زانستە لە ماڵێکەوە نەچێ بۆ ماڵێکە لە عایلەیەک و بنە ماڵێکەوە نەچێ بۆ بنە ئیستا ئەمڕۆ مەسەلەن تۆ تەمەشاکە لە عێراقی ئەمەدا فتوای باڵا یان سەرۆکی زانایانی هەموو عێراق هەموو کوردستان هەموو عێراق عیبارەت بووە لە مەسەلا لە بنەماڵەی زەهاوی لە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس لە بنەماڵەیەکی کە ئەمە جیاوازە یعنی هەر یەکێکی خەڵکی شوێنێکە ئەوە نەبێت مەسەلا بڵێ مامۆستا عەبدولکەریم مودەڕیس بۆ نمونە سەرۆکی ڕابطەی ئیسلامی عێراق بووە ئیتر ئەبێ کوڕەکەیشی وابێ بەڵام شتێکی یعنی عورفیە جوانە جوچاکە کە خەڵک لە دوای کەسوکارەکەی لە دوای باوکی ئەو ڕێگایە ئەو ڕچەیە بەرنەدا ئەگەر ڕچەکەی جوان و چاک و باش بوو. بەڵۆڵی خۆ یعنی ئەسڵی میرات ئەوە نییە کە مەثەنە لە دارایی یا بتاوێتەوە لە دارایی و لەو کەلەپوو کە لە پورەی کە بەجێی ئەهێڵێ بەس بە حەقەت ئەبێ ڕەشای ئەوەش بکرێ کە مەثەلەن شەخسێک عالمە ئەم کوڕانەی یا ئەم کچانەی مەثەلەن عیلمەکان لێ وەرگرتە بێ یا مەثەلەن ئەدەب و ئەخلاقی جوانی هەیە ئەدەب و ئەخلاقیان لێ وەرگرتە بێ یا بەڕاستی لەگەڵ یعنی ئەوەیشا کە مەثەلەن ئەم بابەتانە هەیە ئەمجا خۆ کاتی وایش هەیە شخصی وا هەیە مناڵە ئەمرێ مناڵی سەربەشکەی ئەمرێ میراتێکی زۆری هەیە تێگەی ئەوە کە لە پووری مەسەل عیلمی لێ وەرناگیرێتەوە بەڵام قەزیمان ئەوەیە مەثەلەن پیاوێک کە یعنی سەرخێڵێکە یان بڵێن گەورەی ماڵێکە یان مەثەلەن مێردا یان ژنە ئەمانەیەکیان ئەمرێ مەثەلەن جگە لەو دارایی بەجێ ئەهێڵێ ئەبێ کە لە پوورێکی تریشی بەجێ هێشت بێ بۆیان کە منداڵی لەسەر ڕاهێنابن و منداڵی لەسەر فێر کردبن بەو معنا فێری عیلمی کردبن فێری ئەدەبی جوانی کردبن فێری ڕەوشتی بەرزی کردبن بۆ ئەوەی کە ئەوان دووبارە ئەو کە لە پوورێک ئەو بوویەتی ئەمان ئەوەشی لێ بە میرات بەرن ئێستا مەسەلەن ڕێەکەوێ شخصی وا هەیە ئینسانێکی زۆر باش هەڵکەوتووە هەڵم فڵان کەس ئەم کوڕە پیاوی زۆر باشە لە بابە ئەوە باوکی پیاوێکی چاک بوو ئەوە دایکی ئافەتێکی باش بوو ئەوە براکەی ئافەتێکی پیاوێکی باش بوو یان بەسە خوشکەکەی ئافەتێکی باش بوو جا لێرە یعنی ئەو بابەتانە هەن ئینسان نابێ دنیای خۆی هەر لە مادیات تا بتاوێنێتەوە بەڵکو ئەبێ وەکو چۆن مەثەلەن میرات ئەبا لەو بابەتان بابەتی دنیایی ئەبێ میراتیش بەرێ لە بابەتی عیلم لە بابەتی زانیاری بە گوێرەی گونجاو و لە بابەتێک لە بابەتی ئەدەب لە بابەتی ئەخلاق لە بابەتی ڕەوشتی جوان بەڕاستی یعنی هەر شخصێک کە لە ماڵە یعنی بابەتی باشی هەبوو مناڵی فێری عیلم و زانیاری کرد و منداڵی فێری ئەدەب و ڕەوشتی جوان کرد و مناڵی فێری ئاکاری شیرین کرد ئەوە معنەوەیە ئەم مناڵە لەو بابەت و لەو بارانەش یعنی میرات بەرە چونکە میرات وەکو وتمان هەر میراتی مادی نییە میراتی معنەویش هەیە بەو معنە
کە ینی مەثەڵەن ئەدەب و ئەخلاقی لە باوکی وەرگرت بێ یا لە دایکی وەرگرت بێ یا لە براکی وەرگرت بێ مەثەڵەن خۆلاسە یا لە باپیرەی وەریگرت بێ ئەمجا کاری جوانی لێ وەرگرت بێ ڕەوشی بەرزی لێ وەرگرت بێ ئەمجا وەکوتریش مەسەر واجبی دایک و باوکە بە حەقەت پرۆژەیەکیان هەیە بۆ مناڵیان لەبارەی مەثەڵەن ئەدەب لەبارەی نەسیحات لەبارەی ئامۆژگاری لەبارەی فێرکردنی قورئان لەبارەی فێرکردنی حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو بوارانەی کە یعنی بە حەقەت پێویستە بۆ ئینسانان هەر لە زمانی ئادەم تا ئاخر دنیا کە پێویستی پێی بێ ئەبێت تۆ یعنی منداڵی خۆت فێری ئەو بابەتانە بکەیت مەسەلەن نابێ مناڵ وازێ بێنی بۆ خۆی چۆن گەورە بووە گەورە بێ نا ئەبێ فێری ئەدەبیان کەی فێری ڕۆشتی جوانیان کەی فێری عیلمیان کەی فێری زانیاریان کەیت چونکە تۆ ئەگەر مناڵ وازی لێ هێنا ئیتر ئەدەب ئەخلاقی باش وەرناگرێ هەرچێکی لە خەڵکوە هەر ئەوەیە لانی ئەخلاقی و معنەی و ئاداب و ئاکاری جوانیشان بۆ بەجێبێڵ وە فێریان کە ئەگەر نەیکرد بە حەقەت ئەو مەسئولە بێ چونکە بۆ ئەبینی مەثەڵەن هەر ئێمە یعنی لە مەدارسەکانە کە ئەیبینین حتا یعنی هەر ماڵێک یعنی دایکی مناڵەکە خوێنەوار بێ مناڵی ئەم ئافرەتەوە ئەو پیاوە لە مەدرسەکانە متفەوقتر و سەرکەوتوترن بەسەر مناڵەکانی ترە کە دایکیان خوێنەوار نییە چونکە دایک یعنی یەکەمین مەدرسەیە بۆ مناڵ مەدرسەی مناڵ یەکەم مەدرسە بۆی مەدرسەی دایکە کە دایک بەڕاستی کە دائیمە لە ماڵەوەی و دائیمە مەسەلە سەر ئامۆژگاری مناڵەکەیەکە زیاتر پێویڵەسێ بۆ خزمەتکردنی جا ئەبێ فێری عیلمی کا فێری قورئانی و کا فێری زانیاری باشی بکات. ڕاستیە ئێستا ئێمە وە کۆمەڵگا زۆر درەنگ یا زۆر بە کەمی بەدەم شەرعی خواوە دین واتە دوای سێهەم ڕۆژ سنەتە ئەو ماڵەی کۆمەڵە خەڵقی ترە بەش بکرێ خۆی گەورە ئەفەرمێ من بعدی وەصیەتی یوصا بها ئەو دەین یەکسەر دوای دانەوەی قەرز چەند شەهامەتە چەند بەڕێز سەیرەکرێ گەرێکی باوکی قەرزار بوو نیاڵی تعزەکەی تاوە بێ تا قەرزەکەی بۆ ئەداتەوە ئەمە لە ناو خەڵکە لە عورفی ئێمەیە زۆر بەڕێزەوە بە تەقدیرەوە سێ دەڵێن نەیەشکتنی باوکی زەر بێت تا قەرزەکەی بۆ یایەوە بە هەمان شێوە ئەتوانێت لە دوای سێهەم ڕۆژەوە میرات بەشکرێ نەعیبە نەعارە ئەوە شەرعی خوایە خوا فەرمانی پێکردووە دوای وەسیەتی یەک لەسەر سێ ماڵەکەی بۆ هەیە وەسیەت بیکا بە وەسیەت و دوای دانەوەی قەرزەکانی هی خەڵک ئەمجا میراتەکە دەست پێەکە هەر کەسە و حقوقی خۆی وەرەگرێ خێزانەکەی یەک لەسەر هەشتی بەرەکەوێ ئەگەر مناڵی هەبوو ئەگەر مناڵی نەبوو ئەم پیاوە خێزانەکە یەک لەسەر چوارە بە یەک لەسەر چواری ماڵەکە هی هاوسەرەکەیەتی و بە هەمان شێوە کوڕ و کچەکانی و بە هەمان شێوە ئەو سنووران دیاری کراوە ئەگەر کوڕی هەبوو ئەم پیاوە برای پیاوەکە میراتی ناکەوێت و ئەگەر ئەم پیاوە باوکی مابوو 100 برای هەبێ میراتی ناکەوێت براکانی هی باوکو مناڵەکانیەتی واتە جێبەجێکردنی بە خێرایی و بە کتوپڕی بۆی دوای نەبێتە کێشە و مشکلەوە بمێنێتەوە و هەر کەسە واتە ماڵە فەوتا چی بژێرە بۆیە لەوانەیە ماڵی کۆمەڵی خەڵکی تر بێ دوای ئەوانش باوکیان ببرێ و بەشی کۆمەڵی هەتیوی پێوە بێ بۆیە باشترین ڕێگەکەی خوا پێغەمبەرەکەیەتی صلی الله علیه وسلم کە ئێمە بە زووترین کاتە میراتانە بەشکەین و حەقانە بگەڕینەوە بەڕاستی داوا لەو خەڵکی ئیماندارانە ئاکەم کە نێرینن بەشی خوشکان نەخۆن پشتگوێی نەخەن ئێمە وەکو مامەسایانی تێکەڵای زۆر مەسائلی خەڵگە بین وەک توێژەرێکی کۆمەڵایەتی و مامەسایەکی ئاینی وەک باوکێکی ڕۆحیە و خەڵکە بەڕاستی برای وا هەیە ئەوەندە زاڵمە دەیەوێت پێشەوەی بمرێ پەنجەمۆری کردووە بە باوکو بە دایکی و هەموو سەرۆت و سامانەکەی خستۆتە سەر خۆی بە ناوی خۆیەوە واتە کاتێ با بۆ دایە ئەمرێ ئەم بە حسابی خۆی بێخەمە ئیتر ماڵی ئەمە ئەلەو بابەتانە زۆر هەیە وەلەو بابەتانی کە هێشتا دایە و بابە نەمرۆ میراتیان پێ بەژەکەن وەلەو بابەتانەیە گەر خوشک داوای میراتکە بە عیبە ئیزانێ قسەی لەگەڵ ناکە عاجزە بێ ناچێتە ماڵی ئەوانە زوڵم و ستەمە و واوی بە شەرعی خوا ڕازی بێ دەبێ هەموو ملی کەج بێ لە هەموو فەرمانەکانە کۆمەڵە خەڵکەیە خۆی بە دیندارەزانێ و ئەهلی حەجیشە و ئەهلی مزگەوتیشە بەڵام ئامادە نییە میرات بە بەڵام من میرات بم بەزاوە ئەوە نەریتێکی قێزەوەنە دەبێت ئێمە میرات جێبەجێکەین بە شەرعی خوا بەڵێ ئەو کچەش مافی هەیە ئەو کچەش حەقی هەیە ئەو کچەژنەوەی ئەو پیاوەی و خوا و حەقی پێیاوە کەس ناتوانێت حەقی لێ زەوت کرد
عامەی گەر ئامەی خەڵقی بڵێ بە ئامەی خەڵقی هەر میلاد ئەسڵان هەر بە ماڵەزان بە عیلم و بە ئەخلاق و بە دین و بە شتانەی نازان هەر بە ماڵی زان ئەڵێ بەشە میراتی خۆمەلگرچی وەرگرت ئەوەنە پارە یەکسەر ئەوەنە پارە ئەوەنە دینار ئەوەنە عەرزە ئەوان وەکو باسم کە چووکە عورفە عامەکە ئەوەیە کە میراتیان بە چی کتووە بە ماڵیان کتووە ئەوانش هەر بە ماڵ تێگەیشتون هەر حسابی ماڵی ژەکەن بەڵام خەڵقی تایبەت خەڵقی ناوازە خەڵقی کە باشتر لە دین تێگەیشتووە عیلمەکەش هەر عیلمەکەش و دینەکەش هەر بە میرات دەزانێ بەڵام خەڵقی کەمنەوەن خەڵقی ناوازن خەڵقانێکن کە هەر لە مامۆستاکانی خۆمان لە مامۆستای کوردەواری هەبوو من بەعزێ لەوانە نووسیویشمە کە بانگی کوڕەکەی کردووە توێتی حەز دەکەم تۆ بیە میراتگرم توێتی باوکەکانی میراتگرن نین تی باوە لە ماڵەکە من میراتی عیلمەکە مەڵێم ئەوانەی کە عالم بوون کە کەسێکی عالم وە لە کوردەواری خۆمانە کوڕێکیانی بانگ کردووە بە تایبەتی توێتی حەز دەکەم تۆ میراتگرم بێتی بابە چۆن ئەوان میراتیان بەرناکەوێت ئەی میرات خوا نەبڕێتەوە بۆ هەمومان ئەکرێتەوە ئەوان بێبەشکەی غەڵەت تێگەیشتی نا کوڕم هیچیان بێبەش ناکەم ماڵەکە بۆ هەمووتان بەس تۆ میراتێکی تایبەتیە بێت تۆ وەریگری کە ئەوش میراتی عیلم و دینەکەمە کە فێری بووم ئەو عیلمەی کە فێرم تۆ فێرەکەم تۆش لە دوای من ڕایگەێنە خەڵقی کەم هەیە وا تێگەیشت بێ خەڵقی کەم هەیە وا تێگەیشت بێ کە لە دوای خۆی میراتەکەی خۆی عیلم و دین و ئەخلاقەکەی بێ بیا بە کوڕکچەکانی وە خەڵقی کەمیش وا تێگەیشتوە کە لە دوای باوکیان میراتەکە هەر میراتی ماڵ نەبێ هەر سەرۆت و سامان نەبێ هەر پارە و پوڵ نەبێ بۆ یەکێ لە زانەکانە فەرمێ خوایە لە دوای مرد خوایە لەسەر ئەم ماڵ و سامانە فەزحم نەکەی چونکە ئینسان دوو جار فەزح هەبێت لە دوو شوێنە یەکەمیان ئەو ڕۆژەی کە ئەمرێ هەموو سەرۆت و سامانەکەی بن دووەم ئەو ڕۆژەی محاسەباکرێ هەمووشی ئەو محاسەباکرێ لەسەری ئەوانەی بن ئەو محاسەباکرێ لەسەری کەسێک کە شایستەی ئەو میراثە نەبێت جاری وا خوای گەورە لێستێنێتوانێ جاری وا کوڕ و کچەکانی وا پەروەردە نەکردون کە شایستەی ئەوەن ئەو میراثە وەرگرن چەندەها عالم مردووە لەم کوردستانە کوڕێکی لە پاش بەجێ نەماوە کە عالم بێ شوێنی خۆی بگرێتەوە ئەگەر دینداریش بوون زۆر جار دینداریش نەبوون جاری عالمێکی زۆر گەورە مردووە کوڕەکانی بێدینیش بوون ئەو میراتی عیلم و دینەکان وەرنەگرتووە لەبەرەوە خوای گەورە نیعمەتێکی بەیەکێک بەخشی ئەگەر ئەو کەسە ڕێزی ئەو نیعمەتەی نەزانی خوای گەورە لێ ئێستێنێتەوە یا بە یەکێکە ئەگەر ڕێزی ئەو نیعمەتەی نەزانێت هەتا لە فەرمودەی پێغەمبەر هاتووە فەرمێ لە قیامەتە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە فەرمێ لە قیامەتە ئاسیەی کچی مزاحیم کە ژنی فیرعون بووە فیرعون دەچێت بۆ جەهەنەم ژنەکەوێ بە میراتی لە بەهەشت هادرێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەفەرمێ هەموو مسلمانێک لە بەهەشتا میراتگیری کافرێکە لە جەهەنەمە و هەموو کافرێک لە جەهەنەما میراتگیری مسلمانێکە لە بەهەشتا ئەو هەموو کەسێک دوو جێگای هەیە جێگای لە بەهەشت و جێگای لە جەهەنەم ئەو کەسێک کاچێ بۆ جەهەنەم بەشەکەی بەهەشت یەدرێ بە مسلمانەکە بەشەکەی خۆشی وەرەگرێ بەشی کافرێکیش وەرەگرێ ئەو هەموو مسلمانێک کە چووە بە بەهەشت بەشێکی یەوە لە بەهەشت و بەشێکیشەوە لە جەهەنەم کە چوو بۆ بەهەشت بەشەکەی جەهەنەمی ئەدرێ بێشێ لە کافرەکان و بەشەکەی خۆت ئەوش تۆ میراتگیری فڵان مسلمانیشی ئەجاریوە میراتەکە خراپیشە یعنی کابرا ئەمرێ میراتەکەی خراپ بەکارێنن کابرا ئەمرێ پیاوێکی چاکە ئیماندارە بەس هەر پارەی کۆ کردێتەوە بە حەڵالیش کۆی کردو بەس دوای خۆی کوڕەکەی یا بە عارەق یا بەشتی خراپ لە جیاتی چاکە بۆ مردۆکە بچێت لە کوڕەکەی خراپەی بۆچێ لە ڕووی مادیەوە خەڵک زۆر مهتەمە بە میرات زۆر گرنگی پێدا زۆر مەبەستێتی لەبەرەوەی کەوا شتێکی دەسەکەوێ بەڵام لە ڕووی معنەوی و لە ڕووی دینێکەوە زۆر خەڵک مەبەستی نییە یعنی زۆر گرنگی پێ نادا دەبەر ئەوە نییە کە کابرا میرات بەشەکە کە دابەشێکە لەبەرەوە نییە کە خوای گەورە پێی خۆشە لەبەرەوە نییە کە شریعەتی ئیسلام ئەم حەقەی دیاری کردووە لەبەرەوە نییە کە ئەم خوای پەروەردگار ئەم ئینسانە ڕزگارەکە لە کۆمەڵێ حەق و مافکە لەسەری بووە بەڵکو لەبەرەوەیەکەوە کۆمەڵێ پارە و مادە و ممتەلەکاتی دەستکەوێ پێی دەوڵەمەند ببێ ئەمە دووشتە هەموو ئێمە لای ئێمەی مسلمان بە تایبەتی شت لەسەر مەبادیئی نیەت و ئەعمالە کرێ ئینەمە الأعمال بالنیات و ئینەما لكل امرئ ما نوى اینجا لەگەڵەوە واجبە ئێمە شوێن پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمێ ئەدوا حقوق إلى أصحابها أو كما قال صلى الله عليه وسلم أفرمي مافەکان بگێڕنەوە بە خاوەن مافەکان واتە ئەوەی کەوا چی بەرەکەوێ حەقی شەرعی خۆی بەرێ مەسەلەن ئەگەر پیاوێکم دێ ژنێکی هەیە دایکی هەیە کوڕی هەیە باوکی هەیە تۆ بێ ماڵەکەی وەک خۆی باشکە ژنەکەی هەشتێکی بەرێ باوکی شەشێکی بەرێ دایکی شەشێکی بەرێ باقیەکەیشی هی کوڕەکەیەتی ئەگەر کەسێکە کچی هەیە و کوڕی هەیە
وەکو یەک دابەشێکە لە نوێانە للذەکەری مثل حەظ الأنثەیین خوای گەورە دابەشی کردووە. یان ئەگەر مەسەلە وەختی وا هەیە ئەم کابرای کە مردووە کچێکی هەیە و دوو خوشکی هەیە، کچەکەی نیوەیە بە دوو خوشکەکەیشی ئەو نیوەکەی ترێ بن، یان ئەگەر دوو برایشی ببێ وە کچێکی ببێ هەر عینی وەکو خوشکەکانی ئەم نیوەیە بە نیوەکەی کەی بۆ دووبراکە ئێمێنێتەوە. یعنی ئەمە بەڕاستی شتێکی غەڵەتە لە ناو عورفی ئێمەدا باوە لە وڵاتی ئێمەدا بە زۆری ئەڵێ وڵا ئیسلام لە مەسلەی میراتە زوڵمی لە ئافرەت کردووە لەبەرەوەیکەوە ئەم ئایەتە قورئانی کە خوای گەورە ئەفەرمێ للذەکەری مثل حەظ الأنثەیین ئەمە زانایان ئەفەرموون بۆ چییە؟ بۆ دیاریکردنی مافی ئەوەیەکەوە یعنی کچ لە ڕێگەی کوڕەوە ئەبێتە عەسەبە، لە ڕێگەی کوڕەوە بێتە عەسەبە، یعنی ئەم کچە لە ڕێگەی ئەم کوڕەیەوە لەگەڵ ئەم برایە میرات لە ماڵی باوکی ئەبا. اینجا سی مەسەلەی فقیمان هەیە، سی مەسەلەی شەرعیمان هەیە لە باسی میراسە لە 24یانە ئافرەت و پیاو وەختی وایە ئافرەتەکە زیاترە بە، وەختی وا هەیە پیاوەکە زیاترە بە، وەختی وا هەیە وەکو یەکوان لە 6 مەسئلەیانە پیاو زیاترە بە لە ئافرەت. یاخد تۆ تەمەشاکە یعنی یەک لەسەر چواری ئافرەت زیاتر ئەبا لە پیاوان لە مەسلەی میراتە. ئێمە هاتوین مەسەلە کەمەکەمان زاڵ کردو بەسەر مەسەلە زۆرەکە، وایە مەسەلە زۆرەکە زاڵ وایە بەسەر مەسەلە کەمەکە، ئێمە مەسەلە کەمەکەمان زاڵ کردو تەنها ئەمە ئەخوێنینەوە، ئەمە ناخوێنینەوە. ئەگەر کابرایە مرد بۆ نمونە برایەکی هەیە، خوشکێکی هەیە، کوڕێکی هەیە، کچێکی هەیە مەسەلەن، ئەمە لێرا کێ میراتەکان چۆن دابەشەکرێ؟ یان کاتی وا هەیە مەسەلا ئەم پیاوی کە ئەمرێ خێزانەکەی و خوشکێکی لەگەڵ مامەیەکە، لێرا خێزانەکەی چەنە بە ڕوبع بە، خوشکەکەی نیوە ئەبە، ئەوەی مایەوە بۆ مامەکەیەتی، کابە لێرا خوشکەکەی زیاترە بە لە مامەکەی. زۆر جار هەیە پیاوان زۆرترە بن لە ئافرەتان، زۆر لە هەندێ مەسەلا وەکو یەکوان لە هەندێ مەسلەی کەمیشە. مەسەلا لەو ئایەتە قورئانیە کە ئەفەرمێ للذەکەری مثل حەظ الأنثەیین، عولەمایان شەرحیان کردووە بۆ ئێمە بۆی کەوا زیاتر یعنی بینەران و بیسەران حاڵی بن لەم ئایەتە قورئانی کە خوای گەورە ئەفەرمێ لێرا تەنها بۆ کوڕ و کچە لوێ، بۆ کوڕ وەختی وا هەیە مافی خێزانەکەی، یعنی حەقی خێزانەکەی ئەکەوێتە سەری، ژن هێنانی لەسەرە و نەفەقەی خێزانەکەی لەسەرە، نەفەقەی دایک و باوکی لەسەرە، بەڵام خێزانەکەی کە ئەی خوازیە و کچێک کە ئەی خوازیە، یان ئەم کچێک کە خوشکێتی شوئەکە ئەم مارەی دەسەکەوێ بەشی ماڵی پیاوەکەی دەسەکەوێ، نەفەقەی لەسەر پیاوەکەیەتی، لەبەرەوە ئەو زۆر کەم زەرەرەکە لەم، یعنی باگەر حسێبی کەی هێشتا قانجازی کچەکەیە لە دوو لەسەر یەکەکەیش نەک ئەوەی کەوا بڵێ لەو کاتاکەوا کوڕەکە کەمتریشە، زۆر کەمتری بەرەکەوێ، هەچەنێ لێرە دابەشەکە وایە، بەڵام ئەگەر سیر مافەکانی بکەی یعنی کوڕەکە زیاتر زەرەرەکە لە کچەکە. بۆیە خوای گەورە لەیرە ڕەچاوی ئەوەی کردووە فەرمیەتی کوڕ دوو ئۆنێ کچە بە بۆی کەوا لە پاشەمە کە تەمەشاکەی یەکسانە بنەوە، بەڵکو کوڕەکە زەرەرترەکە کچەکە زیاترە بە، یعنی کچەکە 3 مافی هەیە، کوڕەکە 1 مافی هەیە. هەتا بە تایبەتی مەسلەی وەسیەت بۆ مردوو لەگەڵ دابەشکردنی میراتەکە هەتا زوو بکرێ و هەتا کاتێکی کەم بەسەریا بڕوە، قانجاز و سوودی بۆ مردۆکەی شەبێ و بۆ زنەکانی شەبێ. ئەم کەسەی کە واریسە، یعنی واریسی دەرەجە یەکە کە دابشکردنەکە لە ئەستۆی ئەوەیە، یان ئەو ئەبێتە خاوەنی مۆزوعەکە، ئەگەر ئەم ماڵە شتێکی لێبێ ئەم مەسئول و بەرپرسە بێ، ئەم مەسئولە لێ مەسەلا کە نایداتە ئەو کەسانی کەوا حەقی شەرعی خۆیانە. لەبەرەوە هەتا زوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ماڵەکان بدەنەوە خاوەن ماڵەکان بدەنەوە خاوەن ماڵەکان، خاوەنەکانی خۆیان. لە دوای مردن خۆ لە شریعەتی ئیسلامە ئینسان هەتا زینوو بێ خاوەنی هەموو ممتەلەکاتی خۆیەتی، هەتا کەی هەتا ئەو کاتی نەخۆشەکەوێ، کە کاتێ نەخۆش کەوت
تاسەیەکی بۆ هەیە وەسێتی پێ بکە بەڵام هەتا نەخۆش نییە ئەتوانێت هەموو ماڵەکەی سەرفکە ببەخشێ 1 دیناری بێک قەڵەمێنە هێڵێتەوە بۆ خۆی بەڵام کاتێکەوە نەخۆشکەوت شەرع فەرمێن نەبادا ئەم پیاوە نیەتێکی خراپی هەبێ ئەفەرمێت تاسەیەکی بۆ هەیە وەسێتی پێ بکە بۆ نمونە مەسەلا بەخشێ ئەگە 3 ملیۆنی هەبێت تەنها 1 ملیۆنی هەیە بۆ هەیە 2 ملیۆنەکەی کەی بۆ کێ بۆ میراتگرەکانەتی لەبەر لە دوای خۆشی میراتگرەکانی ئەبێ بە شێوەیەکی شەرعی بە شێوەیەکی جوان بۆ شێوەی کە قورئان دابەشی کردووە ئاوا دابەشیکە زۆر جار هەیە کاکێ من زۆر کەس هەیە لە شتێکە کە قانجازی بێ ئەڵێ من بە شەرعیکەم و بە شریعەتی ئیسلام دابەشەکەم لە شتێکی شاکە ئەزانێ قانجازی نییە ئەڵێ من بە قانونێکم ئەڵێ من بە قانونێکم ئەمە لێرە ئینسان لە قورئان و لادا بۆ قانون بەنسبەت ئیمانەکەیەوە زۆر خەتەرە ئەگەر باوەڕی وابێ کە قانونەکە لە قورئانەکە باشترە ئەوە هەر لە دینی خواچێتە دەرەوە چونکم خوای گەورە ئەفەرمێ وئین تەنازعتم فی شەیء فردوه إلى الله ورسوله إن كنتم مؤمنين ئەگەر ئێوە کەوتنە کێشەوە مشکلەیەکەوە لە بیگەڕنەوە بۆ لای خوا و پێغەمبەری خوا یعنی بیگەڕنەوە بە لای شریعەتی خوا بەلای فەرمودەکانی خوا و پێغەمبەر ئەگەر باوەڕتان هەیە بە خوا و بە پێغەمبەری خوا بە ڕۆژی قیامەت واتە ئەگەر کەسێ بەخوا نەخواستە ئیمانەکەی لاواز بێ اینجا لە شریعەتەوە لا ئەدا بۆ قانون واتە ئەبێ ئینسانی موسڵمان زیاتر و زۆرتر پابەند بێ بە شریعەتی خواوە نەک بە قانون یاساوە يعني مثلا البته تاک و کەمە هەن یعنی کە هینیا کردووە بە هەردوو لە واتە ئیحتیمام و گرنگیاندا بە هەردوو لە بە قەزایی مادی و بە قەزایی معنەویش چکە بەڕاستی ئینسان بەڵێ قەزایی معنەویەکە زۆر گرنگە کە بە ئینسانی پێ بە بەڵام منداڵیشی و مثلا ترتیباتیان بۆ کە ماڵ و سەرۆتێکی باشیان بۆ بەجێ بهێڵێ کە لە دوای خۆی ینی دەست لە خەڵقی نەگرنەوە دەست لە خەڵقی پان نەکەنەوە مناڵیان یا خێزانیان بۆ ئەوەی کە ینی بە چاکی بەجیان بهێڵێ جا ئینسان ئەگە توانای بۆ دەسەڵاتی هەبوو مەسەلەن مادەیان بۆ تەرتیب بکە بۆ ئەوەی کە لە دوای خۆی دەست لە خەڵقی پان نەکەنەوە ئەمجا مەسەلە مادەی علم و زانیاریش و خۆلاسە ئەدەبیشیان فێر بکە بۆ ئەوەی ئینسانانێکی هەڵکەوتوو و چاک و باشیان لێ دەربچێت قورئان دیاری کردووە بەشی ئافرەت مەسەلەن چۆنیە و بەشی پیاو چۆنە و بەشی نێر چۆنە و بەشی مێچۆن و نێر و مێکۆبوون و چۆنە هەمووی دیاری کردووە قورئان و هەروەها سنەتی پێغەمبەریش دیاری کردووە چکە پێغەمبەری خوا فەرمێ ئەلحقوا الفرائض بأهلها فما بقي فلأولى رجل ذكر ئەمە حەدیثی متفق عەلەیە پێغەمبەری خوا فەرمێەوە میراتەکە بن بە خاوەن بەشەکان خۆیان کێ بەشی مەسەڵەن کێ نیسفی هەیە لە ماڵەکە بەشەکەی خۆی بدەرێ کێ سولسی هەیە بەشەکەی خۆی بدەرێ کێ نیوەی هەیە کێ سەیەکی هەیە کێ دوو سەیەکی هەیە کێ چوارێکی هەیە کێ هەشتێکی هەیە کێ شەژێکی هەیە قورئانە فەرمێ بەشەکانی خۆیان بدەنێ دوای ئەوەی کەتر ماوە ئەگەر مایەوە ئیدە بە عەسەبەکان هەمووی قورئان دیاری کردووە سنەتی پێغەمبەر دیاری کردووە یعنی بەڵام ئەوانەی کە ئەچنها ئیدەن بە پیاوەکان یا بە نێرەکان ئیدەن ئەوە زوڵمەکەن زوڵمیش تاریکاییە بۆ ئینسان لە بەزاری قیامەتە